بێگومان لەسەرم بابەتە ڕادەوەستین پرسێکی گرنگە کە سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان لەم بارودۆخە بۆ خۆتان دەزانن ئێستا ناوچەکە هەڵەقڵێ. سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان لە ئاستێکی باڵا پێشوازی لێ ئەکرێ و تایبەت بە کۆبوونەوەکەی هەم لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان و هەم لەگەڵ وەزیری دەرەوەی ئەو وڵاتە لەگەڵ حاکان فیدان شرۆڤەی زیاترەکەی لەگەڵ دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا چاودێری سیاسی و شارەزای کاروباری سیاسەتی تورکیا کە میوانی کوردستان 24 بەخێر هاتن تەکەین دکتۆر. زۆر سوپاس. سەردانیکردنی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تورکیا لەم کاتە و پێشوازیکردنی لەو ئاستە باڵایە نیشاندەری چییە؟ یەکێک لە نیشانە هەرە گرنگەکانەوەیە کە هەرێمی کوردستانی عێراق سەرڕای ئەوەی کە بە ژوێرەی دەستوری ساڵی 2005 هی عێراق ناوچەیەکی فەرمیە و هیچ ئاستەنگێک نییە بۆ ئەوەی مامەڵەیەک لە گەڵ هەرێمی کوردستان بکرێ. ڕایگشتی تورکیا تا ڕادەیەکی زۆر ئەو هەرێمەی قبول کردووە. سەرکردایەتی هەرێمی کوردستان کاتێکی زۆریان بە سەرکەوتوی بە ئیدارەدانی کێشەکان بەسەر بردووە. یەکێک لە پرنسیپە گرنگەکان ئەوەیە کە بۆ ئەوەی تۆ لەسەر ئاستی نێودەوڵەتیدا قبول بکری زۆر گرنگە لەسەر ئاستی هەرێمایەتی و لۆکاڵی و ناوماڵی خۆتدا گونجاوبی. ناوماڵ مەبەستم کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. سەرکردایەتی هەرێمی کوردستان سەلماندی کە خەریکی ئاوەدانکردنەوەی خاکەکە و خزمەتکردنی خەڵکی خۆیەتی دەسوەر ناداتە دەسوەردانێکی ڕادیکالانە ئەوەی کە هەندێک هەرزەی سیاسی بەردەوام داوا لە قیادەی ئێمە دەکەن ڕۆژانە قۆنداغدارێک بە ملیانە و بچن لەسەر ئەو پارچەی کوردستان و لەسەر ئەوێ شەڕ لەگەڵ گوایە داگیرکەرانی کوردستان بکەن. ئەوە لە عاقڵیەتی قیادەی سیاسی هەرێمی کوردستان دوورە بۆ توانیوێتی خۆی ئیسپات بکە و پەسند بێ بمێنێتەوە. 30 ساڵ زۆر گرنگە تۆ لەو ژینگەیە بمێنیەوە. ئەمە لایەنێکی دووکە خۆی سەرکردایەتی بارزانی باوا ناوی ببەم سەرکردایەتی بارزانی لەژێر سەرکردایەتی جەنابی سەرۆک بارزانی جێگەی متمانەیە پەسندێکی زۆری ئاستی هەرێمی و نێودەوڵەتی کاتە گەیشتی تا ئەم پرسە باسیەوە بکەین. ڕۆڵی هەرێمی کوردستان لە پرۆسەی ئاشتی لە تورکیا چی بووە؟ دەزانی لێرە ئەو پرسیارم زۆر بەلاوە گرنگە و وەڵامێکی گونجاویش وەردەگرێت لەبەر ئەوەی کە لە ڕاستیدا دەسەڵاتدارانی تورکیا بۆ خۆی لە دەیان ساڵی ڕابردوودا چ ئەوانەی کە حکوومەتی پێشتر دەیان کرد پێش ئەردۆغان لە 2002 دێتە سەر دەسەڵات بۆ ئێستا بەردەوامە کە 22 بۆ 23 ساڵە بەس پێشتریش بەردەوام ڕایگشتی تورکیا بەرامبەر کورد زۆر تێک دراوە خەراب کراوە. یعنی چۆن مەبەستەکەم ئەوەیە کورد ئەوەندە لەوێ خەراب ناشرین کراوە زۆر جار ئەگەر خودی دەسەڵاتی تورکیا ئامانزیەتی دەست بۆ کارتی کوردی ببا و ئیشی پێیەتی ناتوانێت دەستی ببا خۆی لە خۆی خەرای کردووە. بەڵام بە پێچەوانەوە کوردستان لەم گۆڕانکاریە پێچەوانەکەی چۆنە هەرێمی کوردستان بەعکسەوە تەنانەت ئەو دەسەڵاتی ئێستاش لە تورکیا هەیە هەرێمی کوردستانی قبول کردووە. بۆ نمونە من لە یاد مەوەختی خۆی کە وەک سەرۆک وەزیران ئەردۆغان جارێک وەک سەرۆک کۆمار هات و پێشتریش کە ئەحمەد کە سەرۆک کۆمار عەبدوڵڵا گویل سەرۆک کۆماری پێشوو هات بۆ بەغدا ناوی کوردستانی هێنا لە فەڕۆکەکەیدا لێیان پرسی بۆ ناوی کوردستان دێنی وتی بە گوێرەی دەستوری عێراق و بەشێکە خۆ تۆ ناتوانانی ناوی عێراق نێنی بەشێکە لەمە یعنی هەرێمی کوردستان لە ڕووی ڕایگشتی لە ڕووی زۆر بابەتەوە لە ڕووی غروری تورکەکانەوە مامەڵەکردن لەگەلی ئاسانترە. ئەمە خاڵێکی دیکە من دەمەوێت شرۆڤەیەکی کورد بە ژوێرەی خود و کات و چوارچەوەی ئێستای مەجالەکەت بۆت ئەنجام بدەم. ئەوەی کە ئێستا لە گۆڕێدایە زیاتر ئەو گۆڕانکاریانەیە کە لە سووریا هەیە لە ڕاستیدا گۆڕانکاریەکانی سووریا گۆڕانکاری سووریانین بەتەنها هی عێراقیشن هی تورکیاشن هی ئێرانیشن هی کۆی ناوچەکەن و لەم قۆناغەدا ناکرێ هەرێمی کوردستان یا قیادەی هەرێمی کوردستان سەرکردایەتی هەرێمی کوردستان نەخاستمە سەرۆکی حکوومەت کە ئێستا جەنابەت پرسیاری لەبارەوە دەکەی چاو لە ڕووداوەکان کە چی ڕوو ئەدەن. ئەمە بۆ سەرکردایەتی ئێستا نابێ ئەبێ خۆت لە ناو گۆڕانکاریەکان بی. بەڕێزت دەزانی لە سووریا چی ڕوویدا و تورکیا چەندە پێی هەستیارە. ئێستا زۆرێک لە پرسیاری خەڵک بەگشتی شتۆڤەکاری سیاسی ئەرێ سەرۆک وەزیران مەسرور بارزانی ئەچێ لەوێ شەڕی کورد دەکا ئەرێ ئەچێن ئۆپەراسیۆن بۆ ئەم ناوچەیە ئەکان ئەرێ ئەچێن لەسەر سووریا ناکاکە نا بەداخەوە یعنی چوارچێوەیەک بۆ بیرکردنەوەی زۆر گچکە لەم هەرێمەدانراوە. هەرێمی کوردستان دەرفەتی هەیە مناقەشەی کۆی سیاست و دیزاینەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکە بەبێ هەرێمی کوردستان نابێ. بۆ نمونە ئمە گۆڕانێکمان لە سووریا بینی باشە
لە سووریا بینین تەحریر شام هاتە شام بەس زانی تەحریر شام لە شام بە بنبەست گەیشتووە بەهۆی ئەو شەڕی لە نێوان کوردەکان و لە نێوان حکوومەتی تورکیا لە ڕێی پیاوەکانیەوە یا لە ڕێی بەرەی وەتەنیەوە هەیە حکوومەتی شام لەوێ دەستەوستان دەبێت چاوەڕام کە شەڕەکە بەچی ئەگا دەزانی دەرکەوت کە دوای 50 ساڵ شەڕ و پێکدادان دەرکەوت بە چەک هینەکە چارەسەر ناکرێ دەزانی من با بە خەڵکانێک بڵم من وەک شرۆڤەکارێکی سیاسی کە اختصاصم لە ڕاستیدا ئەو مەلەفەیە هیچ ئاماژەیەکی ئەوە نییە کە چوونی سەرۆک وەزیران مەسرور بارزانی ئاماژەی شەڕ و ئۆپەراسیۆن و ناخۆشی بێ وەک ئەوەی جائیتر بزانێ ئێستا خەڵک نەیزانیوە لە ئێوارەوە ئەوانەی کە لە بەغداوە دژیکیانەکەی خۆیانن ئیدی دەکەونە پرۆپاگەندا دژی ئەم سەردانە کاکە ئەمە نییە ئەی چی هەیە سووریا جارێکی کە دوای بەشار لە سەردەستی ئەو دەسەڵاتش کەوتەوە بنبەست شەڕێک هەیە لە نێوان کورد و تورک هەردووچیان ناتوانن بە شەڕ یەکتر بشکێنن نە کوردەکان دەتوانن بە شەڕ ئەو جەماعەتی ئەردۆغان لە منبجوو حەڵەب و ئیدلب لە ناوبەرن بۆیە دیالۆگێکی کوردی ئاشتی لەوێ پێویستە هەرێمی کوردستان دەیتوانێت هاوکاریان بکات کاتە ئەم کۆبوونەوانە چ پەیوەندی بە دۆخی ڕۆژاوای کوردستان و گۆڕانکاریەکە ئەمە پرسیارە جەوهەریەکەیە پەیوەندیەکەی پێوە چییە دەزانی با من یەکشت بە جەنابەت بڵێم بەس بە ئەوانش کە گوێیان لێمانە هێشتا ناکرێت تۆ بڵێ کورد بچن لە دیمشق دەستور بنووسنەوە دەستور لەگەڵ چێ بنووسنەوە چی هێزی سەرکەوتوی شامە دیار نییە تەحریر شام ئەخر هێشتا دۆرۆزەکان لە بەردەستی نین هێستا ناوچە کوردیەکان لەگەڵی نین هێستا دیت لە بوو ئەوانە لەگەڵی نین چەند محافزەیەکی کەمی لە بەردەستدایە هیسیادەی نییە چەکی نەماوە باشە هەڵبژاردنی نەکردووە و لە ژێر چاودێری و تێستێکی گەورەی کۆمەلگای نێودەوڵەتی بە تایبەتی فەڕەنسا و ئەمریکادایە بە دوو پەنجە قسە لەگەڵ تۆقە لەگەڵ نوێنەری ماکرۆن و دەوڵەت و حەزارەتی فەڕەنسی دەکات پەنجەیەکیش ناداتە دەست ئافرەتێکی ئەڵمانی کە ئەڵمانیا تۆ دەزانی وەک پڵنگێکی بە خەبرات و چ ئەبەر قودرەتێکە بۆیە دوو سووریا دیار نییە چی دیارە لە سووریا شەڕ هەیە شەڕێک کە تورکیا باجەکەی دەدا با من یەکشت بە جەنابەت بڵێ ئەی کورد چی باجەکەیەدات باجیەدات یا مەرج نییە زیاتر تورکیا لەبەر چی بۆی خەڵک لە قووەتی چوونی هەرێمی کوردستان تێبگا من وەک خۆی ڕوونی دەکەمەوە دەزانی پاڵێوراو بوو تورکیا ببێتە سەرداری ناوچەکە بەڵام بە هاوبەشی لەگەڵ کوردوای ئەوەی رووسیا کەناڵەکەی بەردا و دوای ئەوەی ئێران لەوێ پاشەکشەی کرد دەرفەت بۆ رووسی بۆ تورکیا خۆڵقە بەداخەوە لەوێ تورک و کورد جارێککە بەریەک کەوتن ئەو بەریەک کەوتنە تاقەی تورکی بێرد یخۆ ناتوانانی بەشار فەڕەنسا ناڵێ لە بڕۆی فەڕەنسا لوبنانی لە دەست داوە نایەوێ لە سووریا تازە دەرچێ و بشکێ لە ڕێی کوردەکان دەمێنێتەوە ئەمریکیەکان ئامادە نین ترەمپ وەک جاران نییە بە تویتێکە شتێک بکە ئەو ترەمپە ساویلکەی جاران نییە کەواتە تاقەکە بە هەدەر دەچێت چی پێویستە سەرۆک وەزیران مەسرور بارزانی بێ یا هەر بە ڕێزێک لە هەرێمی کوردستانەوە سپەینێ تیمەکان بڵێن شاندەکان سەرکردەکان کە حرەکە دەکەن بتوانن هاوکاری کوردەکانی پارچەکانی دیکە بکەن دەتوانن هاوکاری دیالۆگێکی بنیادنەرانە بکەن کەواتە تا چەند گرنگە هەرێمی کوردستان نەبووتە بەشێک لە کێشەکان و بۆتە عاملی خێر ئەمە چۆن قازانجەکەی هەم بۆ کوورد دەگەڕێتەوە بۆ کوردی ڕۆژاواشەگەڕێت جا هەرچەند من بەلای منەوە سۆشیال میدیای کوردی شتێکی زۆر بێبایەخە لەبەرەوەی خەڵکانێکی خائین هەندێک جار لە بەغداوە هەڵی ئەسوڕێنن بەڵام لە ڕاستیدا ئێمە نابێت گوێ لەو سۆشیال میدیایە بگرین کە پێی وایە هەرێمی کوردستان خیانەت دەکاوە ئەم چوونەش خیانەتە لە بەرەوەی ناچێت شان بە شانی شەڕوان شەڕ بکە ئەمە عەقڵیەتێکە کە بەردەوام مێژوو کورد لە مێژوودا تێیدا دۆڕاوە هەرێمی کوردستان لە شەرعەتی شۆڕژگەڕیەوە تەمسیلی شەرعەتی یاسایی دەکات تەمسیلی شەرعەتی ئەوەی کە بەیەک ڕۆژ هەرێمی کوردستان دەتوانێت لە نێوان تورک و کورد لە سووریا بیکا بە ساڵێک خەڵکی تر بۆ حەماسەتە شۆڕژگەڕیە مزەیەفە ناتوانن بیکان هەرێمی کوردستان زۆر گرنگە کە بێلایەن بێ کەی هەرێمی کوردستان بوو بە هەرێمێکی تورکی کەی بوو بە هەرێمێکی ئێرانی کەی بوو بە هەرێمێکی شۆڕژگەڕی کوردیش تۆ هەرێمەکەت لە دەستدا بۆیە خصوصیەتی سەرکردایەتی بارزانی وانە ئەوەی من تێگەیشت بم چۆنە لە جەنابی سەرۆک بارزانیەوە ئینشاءڵڵا دەمەوێت لەو ماوەیەش بە خزمەتی بگەم هەندێک ڕێی خۆم لەم بارەیەوە هەیە باشە هەرێمی کوردستان ئامادە نیە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بە هیچ شێوەیەک بین تێکدا گوایە ئەمڕۆ هەژبوونەکەی لەم ناوچەوەیە من لە نزیکەوە ئاگدارم ئامادە نیە لەگەڵ شیعی عێراق تێکی بدا چەندەش ئازارمان دەدەن ئامادە نیە لەگەڵ تورکیش تێکی بدا خصوصیەتی سەرکردایەتی بارزانی خصوصیەتێکی باگراوندێکی شۆڕژگێڕی و مەبدەئی و ئەخلاقی گەورەی لە پشتە بەڵام هیچگار فەرمی هاوکێشەی سیاسی و سوبێکتی سیاسی و ئەوەی سیاسی دەکات بۆیە چوونەکەی سەرۆک وەزیران مەسرور بارزانی دەتوانی هاوکاری دیالۆگێکی بنیادنەرانە بکە نازانم بەجارت ماوەیان نەبەس یەک خاڵت یەکشت بۆ ڕوون بکەمەوە دەزانی کە کۆماری تورکیا پێک هات کوردی تورکیا ملیۆنێک و شتێک بوون
دەزانی سووریا 150,000 کورد بوو دەزانی هەرێمی کوردستان 500,000 کورد بوو دەزانی ئێران نزیک ملیۆنێک کورد بوو بە هەر هەمووی ڕێژەکەی نەدەگەیشتە ڕێژەی کوردی هەرێمی کوردستان ئەمڕۆ 42 ملیۆن کوردت هەیە کەس ناتوانێت بە ئاسانی بچێت سەودا بە 40 ملیۆن کوردەوە بکات لە نوێنەرایەتێکی شایستە بەولاوە. دکتۆر ئێمە سپاس دەکەین کاتەکەمان هەر ئەوەندە بوو. دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا چاودێر سیاسی و شارەزای کاروباری سیاسەتی تورکیا میوانی کوردستان 24 بوویت. سپاس دەکەم. سپاس.